نرخی زێڕ لە بازاڕەکانی جیهان لە بەرزبوونەوەدا و گەیشتووە بە بەرزترین ئاست و ژمارەی پێوانەی تۆمار کردووە. ئەوەش بووەتە جێی پرسیار و هەڵوێستەکردن و دوودڵی و نیگەرانی لای ئەوانەی خاوەنی ئەو مادە بە نرخەن یان ئەو کەسانی دەیانەوێت مامەڵی پێوە بکەن و بیکڕن. پێشتر لە ساڵی 2011 نرخی زێڕ بەرزترین ئاستی ساڵانی پێشووی بەخۆی بینی کە گەیشتە 1921 دلار بۆ هەر ئۆنسەیەک کە پێوەرێکی جیهانیە، بەڵام لە سەرەتای ساڵی 2020ەوە پاش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و کێشابوریەکانی جیهان ڕۆژ بە ڕۆژ نرخی زێڕ لە بازاڕەکانی جیهان بەرەو بەرزبوونەوە دەچێت و بەر لە چەند ڕۆژێکیش لەمەوبەر لە 1550 دلارەوە بۆ زیاتر لە 2000 دلار بۆ هەر ئۆنسەیەک بەرز بوویەوە. بەرزبوونەوەی بەهای زێڕ ژمارەیەک هۆکاری لە پشتە کە یەکێک لەو هۆکارە سەرەکیانە بریتیە لە بەردەوامی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا و نەبوونی ئاسۆیەکی ڕوون بۆ دەربازبوونی ئابووری جیهان لەو قەیرانەی کە بەرەوکی هەموو وڵاتانی گرتووە. هاوکات بەهۆی ئەو دۆخە ناجێگیرەی کۆرۆنا دروستی کردووە، خواستێکی زیاتر چووەتە سەر کڕینی ئاڵتون لە هەموو جیهاندا، بەهۆی ئەوەی بازرگانی لە جیهاندا بەرەو دابەزین و وەستان چووە. کڕینی زێڕش بەلای سەرمایەداران و بازرگانانەوە داهاتوێکی ڕوونتری هەیە و مەترسیەکانی هەرێسێنان ناهێڵێت. راپۆرتێکی نهێنی ئەمریکاش ئەوەی ئاشکرا کردووە پێشبینی ئەوە ناکرێت بەم زوانە قەیرانی ئابووری جیهان بەرەو باشبوون بچێت. هۆکارێکی دیکەی پەیوەستدار ئەوەیە کە نرخی دۆلار لە بازاڕەکانی جیهان بەرامبەر بە یۆرۆ و دراوەکانی دیکە ڕووی لە دابەزین کردو و پێشبینی دابەزینی زیاتری دۆلار دەکرێت. بەهۆی ئەوەی حکومەتی ئەمریکا کە لە لوتکەی ئابووری جیهاندایە دۆلارێکی زۆری چاپ کردو و خواست لەسەری تەواو کەمی کردووە. ئەوەش لە کاتێکدا پێشتر و لە کاتی دروستبوونی هەر تەنگەژە و هەڵاوسانێکی ئابووری پەنا دەبرا بۆ کڕینی دۆلاری ئەمریکی. بەڵام ئێستا ئەمریکا ڕوبەڕووی نزمترین ئاستی دابەزینی ئابووری بۆتەوە لە ماوەی 73 ساڵی ڕابردوودا. بەشێکی دیکەی هۆکاری بەرزبوونەوەی نرخی زێڕ ناکۆکیابووریەکانی چین و ئەمریکایە کە نازانرێت بەکوێ دەگات و بە دوور نازانرێت سەر بکێشێت بۆ دروستبوونی بەریەکەوتنی سەربازی. جگەلەوەی ئەمریکا ئێستا ناکۆچی لەگەڵ بەشێکی دیکەی وڵاتانی ئەوروپی وەک ئەڵمانیا و فەڕەنسا هەیە لە ڕووی ئابووریەوە. ئەوەش نائارامێکی زیاتری لە بۆرسەی جیهان دروست کردووە. یەکێک لە هۆکارەکانی دیکەی بەرزبوونەوەی نرخی زێڕ دابەزینی بەهای نەوتە لە جیهاندا و کاریگەری ڕاستەوخۆی هەیە، بە تایبەت کە لەژێر فشارێکی زۆری وڵاتاندا بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەناردەکردن نرخەکەی گەیەندراوە بە سەر و 40 دلار. بە بڕوای پسپۆڕان و شارەزانی ئابووری نرخی زێڕ زیاتر لە ماستەی ئێستا بەرز دەبێتەوە و لە ئەگەری دابەزینیشی بە شێوەیەکی کاتی دووبارە بەرز دەبێتەوە و لە خراپترین حاڵەتدا لە 1900 بۆ 1800 دلار بۆ هەر ئۆنسەیەک نایەتە خوار.